دوای ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بە تایبەتی بۆ کەرکووکە پرسێکی گرنگ و چارەنووسساز بوو ئەو ڕووداوانەی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەبواری کارگێڕی و هەروەها سیاسی و ئەمنیان لە کەرکووک گۆڕی بوو. ئەمجارە کورد بە هیوایەکی ترەوە بەشداری لە هەڵبژاردن کرد، توانی لە 16 کورسی ئەنجومەنی پارێزگاکان 7 کورسی بەدەست بهێنێت. ئێستا کۆبوونەوە دەکرێت بۆی کە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بتوانن پارێزگارێک بۆ کەرکووک دابنێن، هەروەها پۆستە کارگێڕیەکانی و ئیداریەکان ئەوێ دابەش بکەن. کۆبوونەوەکە بڕیار بوو یەکی شوبات بەڕێوە بچێت ڕۆژی پێنجشەممە، بەڵام دواخرا بۆ سبەی دووشەممە 5 مانگ بۆی کە بتوانن لەسەر بابەتە کۆ ببنەوە. بەڵام ئەمڕۆ کۆبوونەوەی گرنگی نێوان مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی وای کرد کە هاوڵاتیانی کوردی کەرکووکی شیوایان بۆ بێت کە ڕێککەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بارودۆخی کەرکووک بەلایەکدا یەکلایی بکاتەوە و بتوانێت ڕێککەوتن لەسەر پۆستە گرنگانە بکەن کە لە کەرکووک ئێستا کورد چاوی لە پۆستی پارێزگاری کەرکووکە و هاوکات سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە پێشووتریش لەدەست کورددا بۆ دواتر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەو پۆستانە دەستی بەسەرداگیراوە کورد لە پۆستە ڕاستەقینەکانی خۆی دوور خراوەتەوە. ئایا کورد دەتوانن بە یەکگرتووی و یەکریزی بۆ کۆبوونەوەی داهاتواتە سبەینێ ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک بڕیاری یەکلاکەرەوە بدەن؟ یەکریزی نێوماڵی کورد لەم بابەتەدا چەندە گرنگەوە تا چەندە دەتوانێت هاوکار بێت بۆ ئەوەی کە لایەنەکان بەپێی ڕێککەوتن و هەروەها ڕێککەوتنی سیاسی و هاودەنگبوون لەگەڵ یەکتر پۆستەکانی خۆیان کە ئەستەقاقی کووردە لە کەرکووک بەدەست بێننەوە. میوانێکم لەگەڵ دەبێت منەمەوێت زیاتر لەگەڵ بەڕێزیان قسە بکەم لە کەرکووکەوە گەرامادە بێت قسەی لەگەڵەکەم. دیارەکە کورد چەندین هاوپەیمانی پێکهێنا بە چەندین لیستی جیاوازەوە بەشداری کرد. پارتی دموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی کوردستان و پارتی گەلی تورکمانی و چەند لایەنێکی دیکە هاوپەیمانێتی پێکهێنا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. بەڕێز حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت، لەگەڵ بەڕێزیان زیاتر لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز حەسەن، ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کۆبوونەوە هاوکات بڕیارە سبەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێت بۆ دەستنیشانکردنی پۆستە گرنگەکان. پێتان وایە یەکریزی کورد و ڕێککەوتن لە منێوانەدا چەندە گرنگە بۆ ئەوەی کە بڕیارێکی چارەنووسساز بدرێت؟ بەڵێ سڵاوڕزم بۆ جەنابەت و بۆ بینەرانی کورسان بچوار زۆر دەستخۆشتان لێکم. بەڕاستی ئەم بابەتە زۆر گرنگە و چارەنووسسازە و قۆناغێکی زۆر گرنگە لە مێژووی کورد و کەرکووک و ناوچە داوڕێراوەکان و ئێمە ئەگەرمانە هەر شیکاریە بکەین دەربارەی هەر بابەتێک ئەبێ وێناگشتێکە لەبەر چاو بگرین چوارچێوێکی بۆ دانین قسەی لەسەر بکەین. ئێستا وێناگشتێکە جەنگێکی جیهانی خەریکە ناوچەکە تەواوەتی بەرپا بێ، هەل لە یەمەن و سووریا و لوبنان و فەلەستین و ناوچەکە و ینی عێراقیش و ینی هەمووی خەریکە شەڕێکی گەورە بەرپا بووە و ئەگەر تۆ بتێونەتەوەی پشکێکت بەرنەکەوێ ینی زۆر زەحمەتە و ئەم جەم سەربەندیەی کەوا لە جیهانە هەیە ئێستا بلۆکی با بڵین رووسیا و سین و ئێران و هەموو ئەو محوەرەی کە هەیەی لەگەڵ ناتۆ و خەلیج و هەنێ وڵاتی دیکە. بەڕاستی تۆ بتێونەتەوێ وڵاتەکانی دەوروبەر و ناو عێراقیش و کوردستانیش بەر ئەو جەم سەربەندیە کەوتووە. جا تۆ چۆن لێرە لێی دەرچی؟ بەڕاستی ئەمە وێناگشتێکەیە و دۆخی عێراقیش نە سیستمی ئەمنیەکەی، نە سیستمی ئابوووریەکەی، نە سیستمی دەوڵەتدارێتی و ئیدارەکەی بەڕاستی جێگەی پرسیارە و هیچ متمانەیەک نییە بۆ با بڵێن گەلانی عێراق لە عێراقا ئایا بەرەوچی ئایندەیەکە چین. و ئێستا دۆخی کەرکووک زۆر جیاوازە لە دوای هەڵبژاردن مەبەسمە لە جارانی پێشووکە میسە پارتی گەڕاوەتەوە و لە هەڵبژاردن بەشداری کردووە و کورسی بەدەستێناوە. ئەبێ پارتیش و حزبە کوردستانەکان و یەکێتی شمالی کوردستان و هەر هەمووی جۆری بیرکردنەوەیان جیاوازتر بێ لە جاران و ئاخاوتنیانیش ڕێک و پێکتر بکرێت و ئیدارەدانیان بۆ ئەم قەیرانێکەوە ئێستا تووشی کەروو بووە. بەڕاستی ئەبێ ئەوی جیاوازی بەسەرە هەبێت و بیرکردنەوەکان جیاواز. بەڵێ بەڕێز حەسەن، ئێوە ئەو بیرکردنەوە جیاوازە دەبینن لە نێوان لایەنە سیاسیەکاندا بۆ ئیدارەدانی ئەو قەیرانەی کە ئێستا وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد هەیە؟ ئایا دۆخی کەرکووک لە دوای ئەم یەکگرتوویەی کورد ئەگەر بکرێت دەگۆڕدرێت؟ ئەکید ینی بێگومان ئیمڕۆ ینی ئەوەی با بڵێن شیعەکانە چوارچێوی هەمانگییانەیە و سونەکانیش لە جۆرەکان ڕێکەوتنێکیان هەیە. تەنها ماڵی کوردە پەرتەوازەیە و ئەمە زۆر ئیشی لەسەرەکرێت لایەن هەموو لایەنەکەوە و لایەنەکانەوە و ئەبێ کورد لەم قۆناغەیە بە گیانێکی بەرپرسیاری و مێژوویە و ئەخلاقیش و ڕەفتار بکات. چونکە بەڕاستی ئەمەی ئێستا ڕوئەدا لە کەرکووکە و ئەیانەوێ ئەو مستحقاتی کە کوردی کەرکووکەیەتی و ئێمە با بزانین لە هەڵبژاردنەکانە نوشتمانە ناو شکستمانە ناوە. ینی تۆ دایمە کورد زۆری نەبووە، ئیسا بەدەنگی با بڵێن پێکاتەی مەسیحەکانەوە تۆ هاوتایە هەردوو پێکاتێکی دیکە بووکە.
ئەم لەم قۆناغەیە ئەبێ زیاتر بەرپرسیارەتی ئەو لایەن نەبێ و ئەبێ حیزبە کوردستانیەکانی ڕۆڵیان هەبێ و سەرۆکۆزە کوردەکانی ڕۆڵیان هەبێ سەر حیزبە کوردستانیەکان پێیان بدەنە پارتی وەکێتی بڵێن ئەگە ئێوە ڕێک ناکەون لەم قۆناغەیە ئێمە بایکۆتی هەموو ئەو کۆبناوانەکەین کە ئەنجامیەدەن بۆ لەسەر دۆخی کەرکووک ئەو بابەتانە ئەبێ هەڵوێستی حیزبە کوردستانیەکان بە جۆرێ بێت بۆ یەک ریزی ماڵی کورد بێت بۆ ئەوەی ئەو دوو لایەنە سەرێکەکە هۆشیە بکەنەوە کەوا ئیمڕۆ کورسان بردومانەکرێ کێشەی ناوخۆی هەیە کێشەی بوجە و موچەی هەیە بەغدا هەماهەنگ نییە لێە هەر ڕۆژێ دادگای باڵای فدرالی بڕای لەسەی دەرەکات بە هەموو شێوازی دەژایەتی کورد دەکرێت و بێ سەرۆکۆزە کوردەکانیش لەم قۆناغەیە کۆبنەوەی گشتی بکەن بەیاننامەیە دەربکەن و پێیان بدەنە هەردوو حزبی دەسەڵات بڵێن پیان ئەگەر بێت و لەم قۆناغە ڕێک نەکەون و پارێزگای کورددانەنێن ئەوە جاری کە هەڵبژاردننی داهات و هەر حزبێک هەر ئەندامێک بێ دەردارگەکەمان وەڵاهی بەربارانی کەنجکەم ڕاستی ئەوەی سێمڕۆ بەسەر کوردی کەروکا دێت لە کاتی ڕژێمی حزب بە ئەسقراوترە چەند گەڕێک لە ماڵەکانیان دەرەکرێن کێوەتی هەڵداوە یانی تۆ لەو لاوەدانشتیتە و یعنی تۆ لە کورسان ماڵت یەک بێ پێکەوە ڕێک حکومەت پێکەوێ ناوە یاسای هەڵبژاردن پێکۆدا ڕێژی هەموو شتێکی لە کەرو ناکۆکی لە بەغدا ناکۆکی باشە بۆ یعنی کێ بەزەی بە کوردی کەروکا دێت و تاکو کەی بەڕاستی بەڵێ بەڕێز حەسەن ئەو کۆبنەوەی ڕۆژی پێنجشەممە یەکی مانگ کە دواخرا بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لایەنەکان کۆببنەوە لەسەر پرسی پێک هاوپەیمانەتیەکانیش بە تایبەتی بڕیارە سبەی بکرێ ئایا سبەی کۆبنەوەکە دەکرێت و ئەمێ بزانم لایەنە کوردستانیەکان گەیشتنەوەتە ڕێککەوتنێکی سیاسی بۆ یەکلاکردنەوەی پۆستەکان وەڵی من ڕاستی ئێستا بەرپرسی مەڵبەندەکەمان ئاگاداری ئەو بابەتەیەوە ئەبێ کۆبنەوەکان بکرێت ینی ئیمڕۆ بەمەرجێک پارتی وەکیلی پێکۆ دانشن وتیا بن و لایەنێکی دەسەڵاتدار باسی لایەنەکان نەکاو بانگێشتیان کە ئەو لایەنەکەی دیکە و ئەویش بانگی کۆمەڵی لایەن بکەن نا بەمەرجێ حیزبە کوردستانەکان بەشداری بکەن هەردوو پێکات با بڵێن حیزبە دەسەڵاتدارەکە بەشداری بکەن و پێکەوە پاکێجێ دامنی ڕێکەون لەسەری بۆ ئەوەی نەبێتە لەناو حیزبە کوردستانەکانش جەم سەربەندێک بکرێ بڵێ ئەم عایدی ئەو لەگەڵ ئەوە پەیوەندێکی باش ئەو لەگەڵ نانا ئەبێ هەموو حیزبە کوردستانەکان و بعد شەر نییە لە بارەگای پارتی بەیانێکێتی بێت و ئیسا بینی ینی پارتی تقریبا کۆمەڵی هەنگاوی ناوە کۆمەڵی گۆڕانکاری کردووە لە ئیداری حزبەکەی هێرا با هەروایەکێتیش کۆمەڵی گۆڕانکاری بکە و ئەگەر بتەوێنێتەوێ ئیمڕۆ هەموو دنیا هەموو قونسڵگەرەکان هەموو سەرۆکان حیسابێکی تایبەتی بۆ ڕێزدار کاک مەسعود بارزانیەکەن بۆ ڕێزدار کاک پاڤێڵ تاڵەبانیەکەن ئێدەکاکە با ئەوان پێکەوە دانشن و بەرپرسیارەتی ئەم قۆناغا وای لێ بکە لەسەر کەرو ڕێکەوین چکەم ئەمە بەس کەرو نییە هەل لە ڕەبیع حەتاک و خانەقین و جەلەولایە ئەم بەرپرسیارەتەکەی دوای ئەمە دوو پۆستی زۆر گەرنگمانەیە سەرۆک کۆمارمانەیە سەرۆکی هەرێممانێ ئێبا کۆبنەوە یەک بێن لە کەروک ئەنجام بدەن و ئەم کێشانەیەک لای بکەنەوە چکەم ئێمە نابێت لە یعنی چاوپۆ خۆبی ئاگاکردن لەم دۆخەی کەروکە بەڕاستی مێژوو لە سەرمان نووسیە و زۆر بە قورسی لە سەرمانەکەوێ و ئێمە لێرە بە گیانی دڵسۆزی و قساکەین لەبەرەوەکو هەنێ خەڵک بە ئەوافری و دان و بۆ قسە ناکەین وڵات دەنگێ زیاتر دەنگێ کەمتر بڵێن ئەمە ئەوە تێ نایمە دەنگ لامان مهم نییە و حەسەن ئێمە لاڵژانە کاندیدمان نەبووە وتما دەنگ بەلایەنە کوردەکانیشە دەین وەکو بزوتنەوەی ئیسلامیش پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن و لەویشە جنابی ڕابەت شەنجا تاکیدی کردوکەوە ئەو لایەنە ئەوەی لە مەسلحەتی کوردایە لەم شارە ئێمە سەرپش کردوکەوە لەسەری قسە بکەین بۆ ئەوەی کورد بگاتە حەقی خۆی بەڕاستی و ئەم قۆناغە زۆر مەترسیدارەوە ئەبێ ئیمڕۆ هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە مژدەیە بدەنە کوردی کەرکووک بۆ ئەوەی بە یەک پاکێژ لە کەروکا بەشداری بکەن لەگەڵ حیزەکانی دیکەیە بەڵێ بەڕێز حەسەنە بینین هەموو جارێک لایەنەکانی دیکە بۆ نمونە عەرەبی شیعە و لایەنەکانی دیکە دژ بە کورد یەکتر دەگرنەوە ئەوان دەگەنە ڕێککەوتن سەرڕای هەموو ناکۆکیەکان کە لە هایانە بەیەکەوە ئەو کۆبوونەوەی بڕیار بۆ ڕۆژی پێنجشەممە بکرێ عەرەبەکان و تیانەمە ڕێککەوتنمان کردووە تەنیا کورد نەگەیشتۆتە ڕێککەوتن بۆیە دوامان خستووە کەواتە دەبێت لە بەرامبەر ئەم دژایەتیکردنە بە کۆدەنگی بۆ کورد کوردیش چۆن وەڵام بداتەوە ئایا ئەم هەڵوێستە ئێستا تا چەندە پێویستە لە هەموو کاتێک بۆ کورد لە کەرکووک خۆی ئەو یاسای هەڵبژاردنە حەکەمە لەم بابەتە ینی ئەو هەڵبژاردنەکان ئەبێ بە ڕێکەوتن لەگەڵ لەسەر هەرسێ پێکاتەکە بێ و ئەوان ڕێکەون و پاکێژێ پێکەوە دانیان لەسەر ئەو پۆستانە لەبەرەوە ئەم بابەتە ئەم کێشەی تایە و ئەبێ لەگەڵ عەرەب و تورکمانیشەوە ئێمە وامایشەوە و کوردیش هەر وایویستووە لە 2005 خۆهینێکی بووە با بڵێن ئەو لیستی برایەتی دەشان حتا عەرەب و کورد و تورکمان و کورسیە زۆرشی بەدەستێنا بەڵام ئێستا ئێمە نەکە لەگەڵ پێکاتەکان دیکە ڕێک نەکەوتون و نوێنەر دیکەمانە بەڵام لە نێوە خۆمان شەماڵی خۆمان پەرتەوازەیە ئەوە گرنگە کەەوە بە عەرەب و تورکمانیش بار بزانێت بەبێ کورد ناتوان بکەم بەڵام
ئەوان ئەیانەوێت تەمان لەگەڵ لایەنێک کارڕێکەوەن ئەبێ کوردیش ئەوە بکات زۆر باشە ماڵی خۆی ڕێخات و لەسەر پۆستەکان ڕێکەوشکەمێ بە با بڵێن ئەوەی پۆستی دەسەڵاتەکانە لە با بڵێن دابەشکردنی دەسەڵاتەکان لە زۆر باش کەرکووکە کورد هە پێشوەخت کاری کردووە لەسەری حتا خۆ پشکی سەرۆکی ئەنجۆمی پارێزگا بەر تورکمان ناکەوت کوردایە تورکمان جێگەری پارێزگای بەرگی عەرەب ناکەوتای هەمووی پۆست بەریش کورد بوو بەڵام کورد بۆ ئەوەی پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە کەرو دروستکە هەمووی بەشدار کرد لە ئیدارەی شارەکەدا. بەڵێ بەڕێز حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.